هەرچەندە وتەبێژی حکومەتی هەرێم ڕایگەیاند بۆ ڕۆژانی پشووی نەورۆزیشدا بەشکردنی موچە بەردەوام دەبێت، بەڵام بەڵێن و قسەکان وا دەرنەچوون. ڕۆژی دووشەمە 21 مانگ ژمارەیەکی زۆر لە خانەنشینان ڕوویان لە بنکەکانی دابەشکردنی موچە کرد، بەڵام دەرگای بانکەکان داخراون و دەوترێت تا یەکشەمەی داهاتوو دابەشکردنی موچەی خانەنشینان دەست پێ ناکاتەوە. چوارەم ڕۆژە هاتوومەتە بانکی تانجەرۆ، ئەڕێن مەعاز نییە. ئەو ڕۆژە ئەو پیاوانە ئەمریان خۆی کرد کە بەسەریان ڕۆشتم، من لە تاوە ڕۆشتمەوەنە. هیچ کێشەیەکم نییە لەگەڵیانە، بەڵام خوا حواڵی خۆیانەکە. بێکاری و بێ ئیشیە و مناڵم هەمووی تەلەبەیە، یەک پرسم پێ نییە بێن بە حەبێکیش. ئەوە ژیانە بە بەڕێوە. ڕۆژی ڕابردوو لە بەردەم ئەم بانکە دوو خانەنشین بەهۆی پاڵەپەستۆی زۆرەوە کەوتە ژێر دەست و قاچ و گیانیان لەدەستدا. سەرەڕای ئەو ڕووداوە خەمناکە، بەڵام ئیدارەی خۆجێیی سلێمانی و پارێزگاری سلێمانی و حکومەتی هەرێم تەنانەت دڵگرانی خۆشیان بۆ ڕووداوەکە پیشان نەدا. هەرچەندە لەسەر ئەو ڕووداوە بەڕێوەبەری بانکی تانجەرۆ لە پۆستەکەی دوورخرایەوە، بەڵام سەبارەت بەو ڕووداوە و کێشەی موچە ئەو بەڕێوەبەرە بە پەیامی ڕاگەیاند هەموو لایەک ڕاستیەکان دەزانێت و ئەو قسەی زیاتری لەسەر ناکات. خانەنشینێک دەڵێت ئەوەی حکومەت دەیکات زوڵمێکی گەورەیە و چەوسانەوەی چینی هەژارە. هەر پارە دزن و ئەیبەن بۆ وڵاتان ئیشانەوە چون میلەتە ئیشان بە میلەت نەماوە کاکە. ئەگە ئیشان بە میلەت ماوە تا هەو ئافرەتە لە بازیانەوەتە خۆ بەسەرە تێگەشتی یەک دیناری پێنەوە ئیساکانە منەی بم بۆ نقلاتەکە تێگەشتی قەت کود نابێ بەیت بە حاتێتا ماوە تێمانە درۆکەنەوە. پەرلەمانتارانی لیژنەی دارایی دەڵێن ئەوەی حکومە لە دابەشکردنی موچەدا پەیڕەوی دەکات و ئەوەی بەتایبەت لە سلێمانی ڕوودەدات جگە لە بێپلانی و بێسەروبەری و گەندەڵی هیچی دیکە نییە و ڕاست نییە کاتێک دەوتێت پارە لە بانکدانە، چونکە ئەوەی هەیە تەنها دەست بە سەردارگرتنی پارەی داهاتی ناوخۆ و نەوت و گومرگە لەلایەن دوو حیزبی باڵا دەستەوە.